پێویستە گفتوگوی زیاتر لەگەڵ دکتۆر عەمار عەزاوی سەرکردە لە هاوپەیمانی عەزم و ئەنجومەنی نیشتیمانی سونەکان زیاتر بکەین. دکتۆرم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. بۆچی دەنگ بە کاندیدەکانتان بۆ پۆستە وەزارەکان نەدرا؟ پێتان وایە هۆکارەکان چی بوو؟ هۆکاری سیاسی بوو یا هۆکارەکان هۆکاری یاسایی بوو؟ نعم بدءا تحية طيبة. بەڵێ زۆر سپاس، سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24. زۆر سپاس بۆ جەنابەت. ئەوەی ڕاستی بێت ئێمە پێمان وایە ئەوەی دوێنێ ڕوویدا پێویستی بە هەڵوەستە لە سەرکردنە. بابەتەکە تەنیا هاوپەیمانی عەزم نییە، بەڵکو هەندێک لایەنی سیاسی دیکەش لە بەرامبەر ئەوەی ڕوویدا پێویستیان بە هەڵوەستەیە. ئێمە وەکو هاوپەیمانی عەزم هەر لە سەرەتاوە پشتیوانی خۆمان بۆ حکوومەتی سەرۆکوەزیران عەلی زەیدی دەربڕی بۆ پشتیوانی سەرجەم ڕەوتە دیپلۆماسی و دیموکراتیەکانمان کرد کە شایستەکان زامن بکات. ئێمە هەر لە سەرەتاوە هەوڵماندا کە ڕێکارەکانی دەنگدان و متمانەدان بە حکوومەت بەجێ بگەێنین هەموو شتێک بە باشی و بە پێی ڕێککەوتنەکان بڕۆ. بەڵام دەبێت لە لای ئەوە بوەستین کە بۆچی هەندێک شایستەی نیشتیمانی بەجێ نەگەێنراوە لەبەرەوەی بابەتی متمانە پێدان بە حکوومەت لەسەر ئەو بنەمایە بۆ کە لایەنەکان شایستەی خۆی وەربگرێت، چونکە پێچەوانەی ئەم ڕێکارە دەبێتە هۆی گەیشتن بە بنبەست یاخود لە پێکهێنانی حکوومەت. ئەوەی دوێنێ ڕوویدا پێویستی بە پێداچوونەوەیە بە تایبەتی بۆ ڕەچاوکردنی هاوسەنگی سیاسەکان و ئەو پرسانەی دیکەی کە بۆ پرۆسەی دیموکراسی لە عێراقدا گرنگە. ئێمە وەکو هاوپەیمانی عەزم پێمان وایە ئەوەی دوێنێ ڕوویدا ئاسایی نەبوو، نەک تەنیا لەسەر کاندیدەکانی هاوپەیمانی عەزم بەڵکو لەسەر کاندیدەکانی بە نمونە لایەنەکان دیکە و پارتی دیموکراتی کوردستان. دکتۆر بۆچی ئاسایی نەبوو؟ بۆچی ئاسایی نەبوو؟ ئەوەی کە ڕوویدا دەسوەردانی ناوخۆیی بوو یا دەسوەردانێکی دەرەکی بوو یا هەردووکی بوو پێکەوە یا موئامەرە بوو؟ من بەڕاستی لە ڕاگەیەندراوێکی فەرمی گوتمان کە دەبێت ئەم بابەتە پێداچوونەوەی پێ بکرێت و هەڵوێستی فەرمی هاوپەیمانی هەبوو. 2000 خەڵکیش بینی لە پەرلەمان چی ڕوویدا دوێنێ پرۆسەی هەژمارکردنی دەستی ژمارنەوە بۆ دەنگ و متمانە پێدان ئەم وەزیرە دەرچوو ئەم وەزیرە دەرنەچوو تۆ لە سەردەمی پێشکەوتنی ئەلکترۆنی و مۆدێرنا دەبێت دەنگدان بە شێوەیەکی ئەلکترۆنی و بەڕوونی بکرێت. دەبێت هەر لایەک بزانێت کە چەند دەنگی هێناوە شایستەکەی چەند بووە. بەڵام تۆ بێی لەم سەردەمەدا بە دەست بەرزکردنەوە و بە دەنگدان بە دەست لەسەر کاغەز 70 ساڵ پێش ئێستا ئەم شتە ڕوویدایە. بەڵاستی ئێمە لە ساڵی 1926 نین. بۆیە بۆچی ڕێکەوتن نەکرا لەسەر تەواوی کابین لەسەر تەواوی وەزیرەکانی کابینە؟ بەڵێ ڕێکەوتن هەبوو، کاندیدەکان کاندیدی ڕێکەوتنی سیاسی و لایەنە سیاسەکان بوون کە پێشتر بەر لە کۆبوونەوەی پەرلەمان ڕێکەوتنی لەسەر کراوە. بەڵام تۆ کۆمەڵێک ناو بێنی کە ئەم ناوانە لە کۆتایی لیستەکە بوون، ڕێکەوتنیان لەسەر نەکراوە، دەنگیشیان پێ بدرێت، بێگومان ئەوە ئاسانکاریکردنە. ئێمە جەخت لەوە دەکەینەوە دەبێت پێداچوونەوە بەم بابەتەدا بکرێ ڕێکەوتنی سیاسی وەکو خۆی جێبەجێ بکرێت، چونکە لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنە بڕیار. باشە ئەوە جەخت لە پێداچوونەوە ئەکەن و داواشتان کردو پێداچوونەوە بکرێت. ئەگەر هاتوو پێداچوونەوە نەکرا یاخود بە پرۆسەی متمانەکە بە کابینەی عەلی زەیدی بکرێت، ئەم داوایە جێبەجێ نەکرا، هەڵوێستان چییە بێت؟ من پێم وایە بەڕێز سەرۆک هاوپەیمانی عەزم ئەندازیار موسەنە سامەڕایی هەڵوێستی ڕوونی دەبێت و هەڵوێستی گونجاوی دەبێت. ئەو خۆی بەڕاستی باشتر لەوە تێدەگات کە ڕوویداوە کە ڕوش دەدات. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ڕێکەوتنی سیاسی هەبووە. ڕێکەوتنی سیاسی بنەمای پێکهێنانی حکوومەتە. تۆ
لە متمانەدان بە حکوومەت دەنگ بە کۆمەڵێک وەزیر بدەیت بە کۆمەڵێکی دیکەی نەدەیت ئەمە پرسیارێک دێنێتە پێشەوە لەسەر چ بنەمایەک تۆ دەنگ بە کەسانێک بە کۆمەڵە وەزیرێک دەدەیت بە هەندێکی دیکەی نادەیت ئایا بەهۆی سیڤەکەیەوە بووە ئایا بەهۆی کاردانەوەیەکی سیاسی یاخود دیدگایەک بوو کە هەندێک کەس ڕای لەسەر شتێکە و هەندی دیکە ڕای لەسەر نییە ئێمە لە هاوپەیمانی عەزم لەگەڵ لایەنەکان ڕێککەوتنمان هەبوو بەپێی ئەو ڕێککەوتنە سیاسیانە قەبارە هەڵبژار قەبارە لە حکوومەت قەبارەی شایستەکان هەڵبژاردن لە حکوومەت دیاری کراوە. باشە دکتۆر ئاماژەت بەوە کرد کە هەڵوێستان ئەبێ ئەو هەڵوێستە چ جۆرە هەڵوێستێکە ئەگاتە ئەو ڕادەیە کە هەڵوێستەکەتان بە شێوێ بکشێنەوە لە پەرلەمان لە پرۆسی سیاسی سیرکە بابەتی وەکو خۆم ڕای شخصی خۆم وەکو سەرکردەیەک پێم وانێ چارەسەر بێت نابێ مرۆڤ دەستبەرداری مافی خۆی ببێت شایستەی ئێمەیە هەموو ئەو ڕێگانەی کە مافی ئێمە زامن دەکەن لە چوارچێوەی یاسا و دەستوردا دەیگرینە بە بەڵام نابێ کەسانێک پێیان وابێ ئێمە دەستبەرداری دەستکەوت و شایستەکانی خۆمان دەبین لە پێناو لایەنێکی دیکە کە مافێکی سیاسی و مافی هەڵبژارنە چونکە دوزار ئەوە بە تەنیا مافی ئێمە نییە بەڵکو داوای جەماوەرە. باشە لە هەر لە چوارچەوەی هەڵوێستا ئێوە پێشکەمێلەمەوە پێش ئاماژەت بۆ کرد کە پشتیوانیتان ڕاگەیاند لە زەیدی هەر لە سەرتاوە پشتیوانیتان لێ کرد بەڵام ئەوەی کە دوێنێ ڕوویدا هیچ لەم هەڵوێستەی ئێوە ئەگۆڕێت ئەو پشتیوانی هەر بۆ حکوومەت ئەمێنێتەوە. بەڵێ ئێمە تا ئێشتا پشتیوانی دەکەین دوێنێ لە ڕاگەیەندراوەکەمان جەختمان لەوە کردو پشتیوانیمان کردو و پشتیوانیشی دەکەین بەڕێز سەرۆکوەزیران عەلی زەیدی لە سەرەتاوە پشتیوانی ئێمەی هەبووە ئەوەی ڕووی داوە شتێکی جیایە. باشە کاتە دەستپێکی کابینەی نوێ حکوومەت بەو شێوەیە چ لێکەوتەیەکی لەسەر داهاتووی وڵاتە بێ بەگشتی. ئێمە گوتمان حکوومەت دەبێ حکوومەتێکی سەقامگیر بێ دەبێ حکوومەتێک بێ ئەوە پێشکەش بە هاوڵاتیان بکات کە چاوەڕێی دەکەن کۆمەڵێک دۆسیە هەیە هەڵپەسێردراوە ئێمە پشتیوانیمان پێشکەش کردو بۆ چارەسەرکردنی ئەو دۆسیانە بۆ ئێمە نامانەوێت پەلە بکەین لە میکانیزمەکان دەمانەوێت حکوومەت تێپەڕێ وەزارەتەکان بەپێی کارنامە کە کارنامەیەکی حکومی دوێنێ پەسەند کراوە تێبپەڕێندرێت ڕۆژانی داهاتوو ئەم شتانە شکلای دەبنەوە. باش ئەمە زۆر سپاس دەکەین دکتۆر عەمار عەزاوی سەرکردە لە هاوپەیمانی عەزم و ئەنجومەنی نیشتیمانی سوننەکان میوانی کوردستان 24 بوو سپاس بۆ ئامادەبوون.